ئەم ساڵ ویسمان زنجیرە بابەتێک بۆ جەنابتان هەڵبژێرین پاش ڕاوێژ و بیرکردنەوەیەکی زۆر بیرمان لەوە کردەوە کە بابەتێکتان بۆ باس بکەین هەردەم کۆن نەبێ، ئامێرێکتان بۆ باس بکەین هەرگیز و هەرگیز ئەپدەیتی بەسەرانێت، خزمەتگوزاریەکتان بۆ باسکەین هەم فری بێ و هەم بەردەوام بێ، پاکجێکتان پێ بڵین لەگەڵ ژیانتانە بێ هەتا وەکوو مردن لە دەستمان نەبێت.